پیرۆزی ئیسلام لەگەڵ ئاشتەواییایە هەرگیز لەگەڵ شەڕانیە حتا لە مێژووی پیرۆزی ئیسلامە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ویستویانە کە شەڕێک بکرێت یاخود غەزایەک ئەنجام بدرێت پێشوەختە پەیامی ئاشتەوایی پەیامی نەرمونیانی و لە سەرخۆییان تەسلیم کردووە بۆ ئەوەی کە هیچ بە هیچ شێوازێک شەڕ و ئاژاو و ناڕەحەتی ڕوو نەکاتە مرۆڤایەتی جیاواز لەوەی کە مسلمان بێ یاخود کافر بێت یعنی هەمیشە هەوڵی ئاشتەواییان یاوە هەوڵی ئەوەیان داوە کە شەڕ لە ئارایان نەبێت لە هیچ شێوازێ بەڕاستی ئەوەژی کە ئەمڕۆ ئێمە ئەیبینین پێمان ناخۆشە پێمان ناڕەحەتە ئیدانەیەکەین ئەم هێرشانێک کە ئەکرێتە سەر براکانی ئێمە لیانە کوژن عەزێتیانەکەن ناڕەحەتیانەکەن بێتاقەتیانەکەن بردومانی ئەوان وەکوایە بردومانی ئێمە بکرێت هیچ جیاوازیەکی نییە بۆیە بەڕاستی هیوادارین کە ئەمە بوەسێنرێت کۆتایی پێ بهێنرێت یعنی تەجاوز نەکەن خاک و پیرۆز و کللتوری ئێمە بپارێزن هێرش نەکەنە سەرمان لە ناومان نەبن ئێمە ژۆک و مرۆڤایەتی حەقی ژیانمان هەیە لەسەر ئەم زەویە بەبێ جیاوازی بەبێ جیاوازی هیچ ئایدۆلۆژیایەک و هیچ دینێک بەبێ جیاوازی هیچ پرۆگرامێک ئێمەش مرۆڤین حەزمان بە ژیانەیە حەزمان بەوە هەیە کە بتوانین بەدڵی خۆمان ئەو بەرنامەی کە هەمانە جێبەجێ بکەین بەبێ ئەوەی کە تەجاوز بۆ هیچ کەسێک بکەین بەبێ ئەوەی کە سنوور تێبپەڕێنین داواکاریژین هیچ کەسێک سنوورمان تێنەپەڕێنێت و تەجاوزمان بۆ نەکات بەکارهێنانی چەکی قەدەغا نەک لە ڕووی شریعەتی پیرۆزی ئیسلامەوە ڕێگە پێدراو نیە و حرام و دروست نییە چ جای ئەوەی کە بچێتە بواری قانونەکانەوە ئەگەر سیر بکەیت لە یاسای هەموو جیهانە سیر بکە ئەمە قەدەغە کراوە یعنی بەپی یاسا و پرۆگرامی جیهانی بەکارهێنانی ئەم چەکانە قەدەغەی و ڕێگە پێدراو نییە دیارە شتێک ئەگەر زەرری بۆ مرۆڤایەتی بێ بە تایبەتی شتەکە قەتڵ و عام بێت تەڕ و شک بەیەکەوە بسووتێنی ئەمە لە ڕێگەی شریعەتی پیرۆزی ئیسلامە بە هیچ شێوازێک ڕێگە پێدراو نییە و دروست نییە و حرامە ئەوانی ژەمەکەیکەن دیارە ئەمە جێبەجێکردنی کارێکی ناشەرعی و کارێکی حرامە بە هیوای ئەوەی هەموو لایەک سەلامەت بن و ئەوانیش ئەو شتەی کە ئەو زوڵم و ستەمەی کە ئیکەن لە براکانی ئێمە لە هەر کەسێک لە هەر مرۆڤایەتێک کە لەم سەر عەرزایە ئینشاءڵڵا کۆتایی پێبهێنن و هەموو کەسێک ئەڵێن حکومەت باوکی میلەتە یعنی ئەم قسەیە کە ئەکرێت بۆ هەموو حکومەتێکە پێویستە لە ئەو کەسانی کە دەسەڵاتیان هەیە لە سەرۆکی حکومەتی ئێمە لە هەر کار بەدەستێک کە لە وڵاتەیە قسەیەکی ئەخوات پێویستە لەسەری سنووری خاکەکەی و خەڵکەکەی بپارێزێت ئەگەر ڕۆژگارێک کەسێک تەجاوزی کردە سەری یا وڵاتێک ویستی زەبرەیەک بدا لە وڵاتەکەی تۆ ناڕەحەتیە بکا بە وڵاتەکەی تۆ ئەبێ وەکو حکومەت وەکو باوک نێڵیت ڕێگری لەمە بکەیت ئیدانەی بکەیت بە هیچ شێوازێک ڕازی نەبی ئەگەر جارێک ئەمە ئەنجام درا بە غەڵەت بۆ جاری دووەم نێڵیتەوە ئەمە دووبارە بێتەوە پێویستە ئەوانە لوستی خۆیانیان هەبێ بۆ شێوە یاسایی و بۆ شێوە سیاسەتی کە خۆیان نەزانن